ڕاستیدا گەیشتە قۆناغەکانی کۆتایی دوێنێ پاژنۆر و کۆبوونەوەی ئەخیر بوو لەسەر پرۆژە و ڕەشنووسیی ئەو ڕێکەوتنامەیە. بە دڵنیای ئەو ڕێکەوتنامەیە نێردرێ بۆ هەندێک لە ئۆرگانەکانی یەکێتی بۆەوەی کە ڕای خۆیان لەسەر بدەن و ڕەنگە لە کۆبوونەوەیەکی مەکتەبی سیاسی سەرکردایەتی تەصدیق بکرێ و پاشان ئامادە دەکرێت بۆ ئیمزاکردن. لە ڕاستیدا ئەو ڕێکەوتنامەیەکە لە نێوان دوو هێزی سیاسی کە لە ئەسڵدا پێکەوە بوون، یەک هێز بوونەوە هێزانەوە بزوتنەوەی گۆڕان یا بەشی زۆری بزوتنەوەی گۆڕان لە یەکێتی نیشتیمانی جیابوونەتەوە. و ئەمڕۆ بارودۆخی ناوچەکە، بارودۆخی عێراق و بارودۆخی سلێمانیش بە تایبەتی پاش هەڵبژاردنەکانی دوایی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هاوپەیمانن لە بەڕێوەبردنی پارێزگا و حکوومەتی محەلی لەسەر ئاستی قەزاکان و لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجە. بۆیە تا ڕادەیەکی سەرکەوتووە ئەم هاوپەیمانیتە، بۆیە بۆ ئایندەیەکی دوورتر و هەروها کۆکردنەوە و تەسکیزکردنی هێزەکان تەسەور دەکەم ئەم ڕێکەوتنامەیە بە قازانجبی و وەڵامدانەوەیکی ئیجابیە بۆ داخوازی جەماوەری گۆڕان و جەماوەری یەکێتیش کە خواستی ئەوانە. ئەم ڕێکەوتنامەیە بە دڵنیاییەوە لە خزمەت پرۆسەی سیاسی لەسەر تاسەری کوردستانە بێت و ڕێگا خۆشکەر دەبێت بۆ کەمکردنەوەی گرژی و کەمکردنەوەی ناکۆچیەکان. بە دڵنیاییەوە بەرژەوەندی باڵای گەلەکەمان لە چیدا بێ پێویستە ئەوە بکرێت.